ئازیزان و خۆشەویستان سڵای خۆتان لێبێت. بینەرانی بەڕێزی کەناڵی دیمان لە هەر شوێنێکی ئەم جیهانە بەرینەدان ومێدەوارین لە وەختێکی باش و بە بەختێکی باش بن. خۆم بە خۆشحاڵە زانم ئەم شەو هاتمە خزمەتان بۆ پێشکەشکردنی حەڵقەی کتری بەرنامەکەتان بەرنامەی ئاوازی ما بە هاوکاری گروپی موزیسیانی بەڕێز گروپی هەڵپەرچەی ئەستێرە بە سەرپەرشتی مامۆستا ڕێبوار، هەروەها چەند ئەکتەرێک و شانۆکارێک لەگەڵ چەند گۆرانی بێژێکی دەنگخۆش. با سەرەتا هونەرمەند کاک هادی مەحموود بفەرمێ. کاک هادی مەحموود، کاک عەریف حەمەتاڵ، کاک عەریف حەمەشیرین، هەر شیرین بیت. چاو ماچەکەم سواز دەکەم فەرموو. چاو ماچەکەم سواز دەکەم. هەروەها لە هەولێری گەرمەسێرەوە بە موشکە ساڵیە هونەرمەندی خۆشەویست کاک دێرگەرمیانی با فەرمێت. کاک دێر خەڵکی کوێستان چی نوێتی و وشکە ساڵە تۆ لە گەرمیانەوە هاتوویت گڕە بۆ هێناوین یاخوا بەخێوی سەر چاوم فەرموو. بەڕێزان هونەرمەندی گۆرانی بێژی لاو کە 14 ساڵە دەستپێکی هونەرەکەی دەست پێ کردووە بە گۆرانەکانی هونەرمەندی نەمر کاک حەمەدزا، ئەویش کاک حەمید عوسمان با فەرمێت. کاکە حەمید جان هیوادارم هەمیشە سەرکەوتوو و گەشت بیت، سەرچاوەکان بەخێراتیت. بەڕێزان هونەرمەندی شانۆکار کۆمێدیایی هاوچەرخ و سەردەم کاک فەریدون حەمەساڵح با فەرمێت. کاک فەریدون جان بەخێرت، گەورە کردین سەرچاوم یاخوا بەخێن فەرموون. بەخێر بن یاخوا فەرموون دانیشن بەخێر بن. زۆر گەورە بووم بە هاتنتان، زۆر زۆر حەز دەکەم بۆ ئەم گەرما و وشکە ساڵیە کچێکی جوانتان پیشانم لە ژۆ ئاوێک. دەستخوا کاک حەمەتاڵ چاوی تەماعی تێمە بڕن. گەردن مینای کریستاڵ کوڵمی هەرمێ گوڵاوی، گەردن مینای کریستاڵ کوڵمی هەرمێ گوڵاوی، باڵا شلتر لە لاولاو دەست و پەنجە خەناوی، چاوان گەش و پڕ لە کل تیشکی تەوێڵ هەتاوی، چاوان گەش و پڕ لە کل تیشکی تەوێڵ هەتاوی، لە گوێچەم ڕۆنیشتووە لەمەڕ قاز و مراوی، جار جار دڵێ دەپێکێ بە تێری نیگای چاوی، خۆدا بەم پاییزی عومرە منیش نەکەو بەداوی. بڵێن ئامین. سپاس بە هەموو لایەک. کاک هادی حەز دەکەم مایکەکە بگریت بەر لە هەموو کەسێک جەلیل زەنگەنە لای تۆ چیە گەێنێت؟ بەڕاستی جەلیل زەنگەنە لۆگۆی بەرزی کارە هونەریەکانی منە. من ئەگەر لە ئایندەژا هەر وەک چۆن مەکسیم گۆرجی ئەڵێ ئێمە هەموو لە پاڵتۆکەی گۆگۆڵەوە هاتوینەتە دەرێ، من ئەگەر لە ئایندەشا بەشداری وەک کوردێک بەشداری بکەم لە کارێکی هۆلیۆدا هەر لە پاڵتۆکەی جەلیل زەنگەنەوە هاتوومەتە دەرێ. سپاس بە تۆ. لێرەوە سڵاو خۆشەویستیمان بۆ سەرجەم هونەرمەندانی کورد هەیە بە تایبەتی کاک جەلیل زەنگەنە کە جێدەستی دیارە لە پەروەردەکردن و پێگەیاندنی چەندەها ئەکتەری نمونەیی وەکو کاک هادی مەحموود. زۆر ڕاستە. دەمانەوێت کاک فەریدون، کاک فەریدونی حەمەساڵح وەکوتان وەفای کاک هادی بۆ کاک جەلیل وەفای کاک فەریدون چۆن هەڵەسەنگێنێت؟ بەڵێ من خۆم بە خۆشحاڵە زانم کە بۆ ماوەی وا پێمان ناوەتە 3 ساڵەوە کە بەردەوامین لە بەرنامەی قۆمقۆ. سپاس بۆ کۆمپانیای بابیلۆن بەڕاستی زۆر هاوکاریان کردوین. ئەوەی ڕێز و تەقدیرە بەرامبەر بە هونەربەند و بە ئەکتەر بەڕاستی لەوانە ئەبینمەوە. من خۆشحاڵە بم هەتا وزەم تیاابێ لەگەڵ ئەو بەڕێزە خۆشەویستانە من بەردەوامە بم. کاک فەریدون چیە تۆی دەستنیشان کرد دەوری ڕۆڵی ئەکتەر ببینی، ڕۆڵی کەسایەتەکان ببینی لەسەر شانۆ؟ یەکەم کەس چێ بوو؟ بەڵێ وەکو شانۆ ئاڵاخان ئاڵا عومەر سڵاو ڕێزمەیە بۆی لەگەڵ کاکمایر حەسەن برای بەڕێز و خۆشەویستم بۆیەمان هەیە بۆیان 1000 جار سڵاویان لەبێ. بۆ یەکەم جار ئەوان بانیان کردم و چمە سەر تەختەی شانۆ. یەکەم کاریشمان شانۆی قوتابخانەی گێرە شێوێنەکان بوو ساڵی 1990 یەکەم بەرهەمم بوو لەگەڵ ئەو ژێرە شێوانانە لە مەدرسەة المشاغبینی میسری وەرگیراوە یا هەر جودا بوو، جیاواز بوو؟
بەڵێ ئەو شانۆگەرەیە کە عادل ئیمام و بەڵێ تەواو شەلەبی ئەوان عینەشتا زۆر ڕاستە بەڵێ هەر ئەو بوو تەکلیت کرابوو بڵێن کرابوو بە کوردی تەکلیت کرابوو بەڵێ. کوردی دەست و چاوت خۆش زۆر زۆر سپاس سپاس فەرموو. دەکەین هیوادارین سەرکەوتوی هەمیشە و دایم کاک دیرجان بەڵێ نوتەس زۆر خۆشحاڵم باش حاصل ماوەسە ویدیە کاک لێر تۆ خەڵکی قەڵا و خۆریە نیت ڕەنگە خەڵکی تەیراوە و تاجیل و ئەولای بۆچی گەرمیانی نا من خەڵکی گایەتلم گایەتل دەکەوێتە ناوچەیەک لە بڵین دەشتی شەمامک دەشتی هەولێرە ئەگەر دەنگ زیاتر بڵند کەیت دەکەوێتە دەشتی شەمامەکە بڵندکە شەک بڵندکە تۆزێک بە بەرزیکە بەڵێ بەڵێ دەکەوێتە دەشتی شەمامە شەمامک لە شوێیە شەمامک ئەو شوێنی ئێمەکەلێنە بەس گوندەکە ئێمە کورد بوو چواردۆرەمان هەمووی عەرەب بوو هەموو گوندەکە دەشوێ بینی هەولێر و مسڵە یا بینی کەرگوڵ هەولێرە نزیک گوێڕە نزیک گوێر بەڵێ. بەڵێ تقریبا گەرمەسێرە ڕاستە بەڵێ. ڕاستە دەخوا بە خێر بێ زۆر سپاس دەکەم کاک حەمیدجان سەر و قژە دیکی داناوە دیکی سپاس دا بڵێن گەنجانە بەڵێ حەقی خۆشتە ئەو سپاس چەند ساڵێک لە دەستی نەیت ڕسمی پێوە بگرە تەمەتوعی پێوە بکە بەتاکیت خۆشحاڵ بە لەگەڵ یا ئەڕای ئەڕۆ ڕوتێتەوە کە ڕۆی نایەتەوە نایەتەوە تەواان کا حەمیدجان تۆ چێرە و کەسایەتیانەی کە دەستگیرۆیی کردووی لە ژیانی هونەریتە وەکو وەفایەک لێرە باسی کە من حەزەکەم دایمە شت لای من دەستیاوە ڕاستە ئەوەی کە ئەلفت فێرەکە یا ئەوەی ئەلفی فێر کردو من لە ئەلفەوە سوپاسی کەم تایە تۆ چیڵی چێ فێری کردووی سوپاسی چیەکەیت وەڵام من پێشەکی سپاس بۆ بەرنامەکەت سپاس بۆ بەگەشتەکەدە سپاس بۆ تیڤ دیمان زۆر سپاس بۆ ستافی خۆشەویست بۆ میوانە خۆشەویستانە بۆ ژەنیارانی خۆشەویست بەخێر بێن بۆ ئەو گروپە جوانە بۆ جەنابیشێ سپاس بۆ مولایەک سەرەتا من لە قوتابخانەکەی خۆم و مامۆستا بەهادین سرودی پێوتم لە پۆلیەکی ابتیدایی و فێری کردم چەند گۆرانێکی بەسەر هەڵەبچە و ئەوانی کە هونەرمەندە قەدیمەکان سڵاو و احترامان بۆ مامۆستا بەهادی زۆر سپاس ئەوە یەکێک بوو لە دەستگیریەکانم دواتر لە ماڵی خۆم باوکم بە ڕەحمەت بێ زۆر سپاس دەکەم زۆر دەستگیریە کردبوو و کاسێتەکانی هونەرمەندی گەورە مامۆستا محەممەدی ماملێ و مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا تایار تۆفیق و مەزەری خالقی و ئەمانە کاک حەمەد جزای ڕەحمەتی ئەمانی هەمووی بۆ هێنام لە ماڵ بە کاسێ دەوی دەبێت تۆ ئەمانە بڵیت غێری ئەمانە نابێ گۆرانی تر بڵێت چکە ئەمانە ئەتوانم مەسەن پێشت خەن فێری مقامات بابەتە ڕەسەنەکان بوو کوردیەکان هەرە کوردیەکان وە زۆر ئەتوانم بڵم هاوڕێکی دێرینی یان گەنجی هونەرمەندی خالی خۆش بوو عەبەی مەلا بوو هاوڕێکی ئەستایلی تۆ لەسەر کامیان لەنگەری گرت لەسەر هونەرمەندی گەورە حەمەد جەزا دواتیش لەم کارانی ئەخیرما هاتمە سەرکە خۆم ئیش بکەم سپاسی هەموو کەساناکەم کە دەستیان گرت مامۆستا عەزیز حەمەکەریمی تیم مۆسیقای شنووریەم بیر نەچێ سەردەمانێکی زۆر لە تیپی مۆسیقای مناڵان ساڵی 1990 لەوێ گۆرانی مناڵان مەوت کاکە ڕاستیش یەکێک بوو لە ئەندامانی گروپەکە و کاتە زۆر سپاس دەکەم خۆشەویستان ئازیزان بە زۆر درێژەی نێنێ کوردوەتەنی قسە هەزارە چەنی بەکارە دوانی بەکارە با کاکە حەمید وەکو مایکەکەی بەدەستەوەیە یەکەم بەرهەممان پێشەش کات بەسەر چاو
دوای باڵای تۆ هیچ شەوێ چاوانم ناچێتە خەو لە دوای باڵای تۆ هیچ شەوێ چاوانم ناچێتە خەو شەوتە بەیان باوانم ئەرێ خەونەت وە چاوم خەویچی بێت تۆ جوانێکیان وەڵا خۆ من نەماوم شەوتە بەیان باوانم ئەرێ خەونەت وە چاوم خەویچی بێت تۆ عەزیزم گیانە خۆ من نەماوم دەی وەی چاوەکەم وەی دیەکەم وەرا وەرا تۆ ئەم شەو هەی چاوەکەم وەی ڕۆحەکەم وەرا وەرا تۆ ئەم شەو لە دوای باڵای تۆ هیچ شەوێ چاوانم ناچێتە خەو لە دوای باڵای تۆ هیچ شەوێ چاوانم ناچێتە خەو پیرە دەرباوانم ئەرێ دەرگەڵای بۆچی داری پیرە دەرباوانم ئەرێ دەرگەڵای بۆچی کچ خۆی مەیلی بێ باوانم ئەرێ مەڵمەلای بۆچی کچ خۆی مەیلی بێ باوانم ئەرێ مەڵمەلای بۆچی دەی وەی چاوەکەم وەی دیەکەم وەرا وەرا تۆ ئەم شەو چاوەکەم وەی ڕۆحەکەم وەرا وەرا تۆ ئەم شەو لە دوای باڵای تۆ هیچ شەوێ چاوانم ناچێتە خەو لە دوای باڵای تۆ هیچ شەوێ چاوانم ناچێتە خەو دەست و دەمر خۆش بێت کاک حەمید جان هیوادارین ڕۆژ بە ڕۆژ برۆ بە هونەرەکەوێ و سەرکەوتو بیت زۆر سپاس سپاسانك میوادارم بدڵی هەموو سپاس بۆ ژەنێرانی خۆشەویست بینەرانی بەڕێز ڕووی دەمانەکەینە کاک هادی مەحموود دەڵێن کاک هادی ئەگەر شتێکت هەیە لەسەر حەمەتاڵی بانە حەزەکەین باسیکەی ئەگەر نابووە تەواو دەکەین مەبەست حەمەتاڵەکەی خۆمە نەخێر حەمەتاڵی بانە کە لە گۆرانیان ناوی هاتووە ئەوەی کاڵی سەر ڕێکە لێگرم وەک حەمەتاڵی بانە دوای حەمەتاڵی بانام حەمەتاڵش پیا بوو سەر حەمەتاڵی دووەم حەمەتاڵی دووەم بەڵێ بەڵێ وڵاتە یا حەزەکەم معلوماتکە لە ڕێی جەنابتەوە بێ بەڵێ حەمەتاڵی بانەکەی چێکە لە کەسایەتە متەمەڕیدەکان کەسایەتی ناودارەکانی ڕۆژهەڵات قەڵکی بانەیە کەسێکی ئازا و خۆنەویست و بەجەرێک بووە دژی زەبر و زەنگ هەمیشە تەمەڕودی کردووە و یاخی بووە بەداخەوە ئەویش هەر خیانەتەکە نەبێ بەڵێ بەداخەوە بەڵێ هەر خیانەتەکەی کورد و پارۆخیانەتە بەداخەوە کە لە داوەتێکە لە کاتی ناخواردنە بەدەسیسەی سید عەتاناوێک سید عەتاکەلە کە داوەتێکا و لە دواوە گولە بارێنیەکەن جا حەمەتاڵی بانە کەسایەتێک بووە پیاوێکی ئازا بووە هەر لە بنەماڵی شێخانی حەفید هەر لە بنەماڵی محەممەدخانی دزڵی هەر لە بنەماڵە ناودارەکانی هەردوو کوردستانی باشوور و ڕۆژهەڵات پشتیوانی زۆر دەکراوە خۆشەویستیان زۆر بۆ دووپات کردوتەوانێ
لە شەڕێکا بەخۆی حەڤە کەسەوانێ وەک مامۆستا کەمال نووری معروف باسەکە لە کتێبەکەیە لە منتیقەی میاندوا و مەراغا بە حەڤە کەسەوە لەشکری تورک لەشکری ڕووس ڕاوەنێن لەسەر پردی میاندوا و کەمە گەورەییەکە ئەمە چالاکیەکە ئەبێنەوە لە دوایینەوە گەلی کورد شانازی پێوە بکات بەڵێ بێگومان چیت هەیە کاک حەمەتاڵ خۆت قسێکی خۆشمان بۆ بجێڕێتوانێ بۆ ئێمە بۆ بینەرانی بەڕێز وڵی منەمێ بگەڕێمەوە بە ڕوخسەتیەوە بگەڕێمەوە بۆ 26 ساڵ بەر لە ئیسا کاتێکە لەگەڵ بەهارا زەواجم کرد بەڵێ ئەو ڕۆژی کە چوین بۆ سەیر بێگومان من خزمێکم دراوسی خزمێکم بوو سەرتانەیە شێنم کە چوین ئەو سەردەما ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە بێخاڵی خوشکەزام و کاعوسمان تازە هاوسەرگیریان کردبوو دووسێ کوڕی خوشکەزا و برازا ئانشمان لەگەڵا بوو یەک دوو ئافرەتمان لەگەڵا بوو ئێتر بە حەقەت کە دانیشتین کچێک هاو ڕیزی ئاوی هێنا و بە دوای ئەو کچێکی کە هاتوو بە دوای ئەوە کچێکی کاوی تر من سەرم لێ تێکچوو نەمزانی فامەکە بە مەزەرەی عەقلش دەزانی ئەوەی ناوەڕاست هاو زانیم ئەوە بەڵام ئەمەنە شەرمی کرد قژی دایە بووە بەس قژم بینی بە مەزانەی عەقل و بەسیلەی ڕەحم زانیت کامیانە بەڵێ 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 بەڵام ئەوەی جێین بوو لە دانیشتنەکە کە ئاوەکەی جێڕا ئاو یا شەربەت بوو ئاوە ئەوەنە سەریدانەوان بوو ئەوە قژیدایە بووە جگە لە قژی هیچی ترم نەدی کاتی من ئەوم بە گۆرانی وتووە با وێنەیە بەمێ بە گۆرانی لە کۆپلەیەکمان لە گۆرانی دەبنەواز و دەبنەواز هەڵێم بە دوو پەنجە پەرچەمی نایەوە ژێر سەرپۆشی ئاماژەی سڵاوێ بوو بە چاو و بە برۆشی دامێنی هەڵکردە بوو وەک بخچە بۆ ناو کۆشی دوو نارنج لە یەک دەخشان کاتێ مەڕی ئەدۆشی نەیهێشت نارنجی بگرم زۆرم لەگەڵا کۆشی ئەو لەسەر لوتکەی حەز بوو من لە ئەوجی سەرخۆشی دەرفەتی ماچێکمان بوو بەخۆشی بێ ناخۆشی شەرمێ ڕوخساری داگرت مەیلی یا بە خامۆشی لێوم نەگەشتە لێوی بە پەرچەمی دایپۆشی جوانە جوانە ئەو ڕێک ئێمەی لێوی ئەجا کاک بیدە ئەم نقطەی دووەمی زۆر خۆشە کاک حەمید جەماعەت ئەیتر هاتی نەدەرەوە وتیان چی بوتم بەخوا منیشم نەدی تمای ئێوە ئەڵێن چی هەمویان وتیان وەڵای زۆر بێعیبەوە توتم کاکە لەسەر سیقی ئەوە بەتڵ مادامەوە ڕۆژی ئاڵتون هەڵگرتنەکە من چوومە لای ئامۆزاکانم زەڕەنگەرن لەوێ دانیشتم چاوەڕێی بووک و کەسوکاری مەکرد وەڵا ئەوانش کاتن خۆیان کرد بە ژوورە سپانبی بەگوێی خوشکەکەی هاتووی ئەی زاوە خۆی وە نهاتووە دزا و دز کەوتونەمە یەکتریزان ناسیەوە ڕاستی بەڵام ئاساتیش قوربان ئاوا بوو زەواج پیرۆستان بێت ئەوە بۆیە سەرکەوتوو بووە بەڵێ بێگومان ئەوە بناخەکەی بووە الحەمدوللا بەڕێزان خۆشەویستان ئەچینە خزمەت دەنگە خۆشەکەی کاکە دلێرگەرمیانی بزانین چیمان پێشەشەکات با بفەرمێت ومن مزبوري تونيم حوالي شيخانتكم ومن مزبوري تونيم حوالي شيخانتكم بويا قلم وجدوي سوكا يرمي تيدايا بويا قلم وجدوي سوكا يرمي تيدايا لم لا نتكم وكلين اسلم لا نتكم لم لا نتكم وكلين اسلم لا نتكم ومن مزبور
الشيخان بكم ومن مزبوري جوني حوالي الشيخان بكم هر وكوشيت شاف جير مناد بينم زمانك هر وكوشيت شاف جير مناد بينم اخنا زانم وادي مرقبه ينبي أقام خوابيني ديسان شوهاد محاضيم عالم سوتا لنا ضايم لو دي لا يفر خيالايم أي خدا لو بارانا 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 يرب بيتهم عالم ويرانا 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 أي خدا لو أجر بارانا 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 يرب بيتهم عالم ويرانا 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 ربي ساقي شوشات كليبي زامي داستن سراو بنيبي بلك مسودي كذبو منيبي اي خدا لو اقر بارانا 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 يا رب بيتو ما يظلم ويرانا 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 أي خدا لو أقر بارانا 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 يا رب بيتو ظالم ويرانا 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 دەست و شاو خۆشگیان هەمیشە و دایم سەرکەوتوو بیت ئێمە گێڕایەوە بۆ تەیراوە بۆ عەرەبان بۆ تاعجیل زۆر سپاس دەکەم من کاک شەریف کوردستانی بیرکەوتەوە لەم کاتایەکە خۆی و گروپەکەی خۆی و هونەرمەندانی لاشتاکان بەریەکەوتنمان هەبوو کە دەچوینە ئەگلەنجە و ئاهەنگەکانەوە بەڕاستی جم لە شتانە ئاگرت دەستەکەی ئەوە جارێکی تر بیرۆلەکان هاتەوە ترە ملۆدیانە لە هەولێر کۆر نابی ئێستاش هەل ئەکلەنجە و گاردەکان هەدەگوتری زۆر ڕاستە هەر جوان لە دەگەمان بەردەوا من هەمیشە دایم سەرکەوتوو بە زۆر سپاس زۆر خۆشحاڵم کاک دەجان گەورە زۆر خۆشحاڵترم خۆشەویستان بەڕێزان ئەچینەوە خزمەت ئەو دوو ئەکتەرە بەڕێزە کاک فەریدون دەمێکە نەم دوانوە سەرەمانە سەرە تاشتوانی تۆ ئێمە بدوێنیت بۆت هەیە من دوێنە سپاس کاک میدیا حەزەکەم یەک پرسیار هەموو جار لە خۆمە کرێ چۆن ڕێگەتدا کوڕەکانت بچنە بواری هونەرەوە ئیمامی عەلی فەرمایشتێکی هەیە ئەڵێ ئەو کەسە نەزانە کە تربێتی ئەولادەدا بە تربێتی خۆی واتە تۆ چۆن تربێت دراوی نابێت ئەولادەکەت وا تربێت بیت یعنی هەموو نەوەیەک دوای نەوەیەک ئازادیەکی تر فراهەمە بێت ئەبێ اختیار بیتە دەست منداڵ ڕاست منداڵ خۆی اختیاری خۆی بەدەست خۆی بێت بەتاکی تەوەی مۆزوعەکە دەست و چاو خۆش بی تەمەن درێژ بی خوا بۆ ماڵ و مناڵە بێڵێ لەگەڵ ئێوە لەگەڵ بینە لە بەڕێزەکانە خۆشەویستان بزانین دوێتێک وەک مۆنۆدراما وەک شانۆگەرێکی گچکە وەک مۆنۆدرامایەک یا وەک نەک مۆنۆدراما
باشە بۆ کۆمێدیایەکی میلی کۆمێدیا پێم خۆشە یەک ڕستەی بچووک لەسەر کۆمێدیا بڵێم کۆمێدیا زاراوەیەکی وێنانیە لە وێنانی قەدیمە کۆمێدیا بەو شانۆگەری وتراوەکە شانۆگەریشی دەستگێر بووە واتە شانۆ ئەوە داما و بەدبەخت بووە لە شارستانەکانە بینەری کەم بووە ناچار گروپەکان هەستاون شانۆکانیان گواستۆ بۆ دیهاتەکان لە دیهاتەکان نمایشیان کردووە خەڵکی دیاتش بەهۆی کوشتتوکاڵ و بۆی ماڵداری و بۆی مەڕوو ماڵات و ئەو ماندوو بوون و زەحمەتەی کە کێشاویانە پێیان خۆش بۆ شتێکی تازە لە ئاوایەکەی خۆیانە لە گوندەکانە ببینن کۆمێدیا لەوە سەرچاوی کردو بۆیە پێم خۆشە کاکە هادی و کاکە فەریدون هەر لێرەوە لە شوێنی خۆیان و کۆمێدیایەکمان پێشکەشن ئەگەر ئەرگ نەبێت بە چاوان بەڵام ئەمە کورتەیەکە لە بڕگەیەکمان هەبوو کرمان کاتی کۆرۆنا و کەرەنتینە خەڵک لە ماڵەوە بوو ئێمەشان بەشانی هێزەکانی ناوخۆ و ئەوانی کە لەسەر جادە بوون بەڵێ بووینە هاوکار توانیمان بەردەوام بین لە کەرەنتی نەشا ئێمە لە دەرەوە هەر خەریکی تەسویکردنی دراما و بەرنامەی خۆمان بووین زۆر سپاس جا ئەمە کورتەیەکی باسەکەمەوە چینە ئیناڵێ خەڵک هاتە دەرەوە یعنی هێزەکانی ناوخۆ پیان ناخۆش بوو بەڕاستی خەڵک ینی ئەبێ لە ماڵە بێنێتە دەرەوە منیش کابراایکی ڕۆژەڵاتیم لێرە ئیشەکەم هاتوومەتە دەرە و تووشم بۆ بە عریف هەمەتاڵەوە ئەم با بڵێن دەوری ئەفسەرێکە بینێ من کەمێک سنێ یەکەم زۆر باش نییە کەمێک گەزانم هاتوومەتە دەرە و سارم پێ و ئەمیش ئەم گرێ و ئەڵێ بۆچۆ من چۆن دەنگم بگە مەگەر خۆت ئەگە ساق سلامەتی خۆشی جەناب سەرگورد بۆ تۆ دکتۆری علاقی من چێ ساق و سەلامەت یا ساق و سەلامەت نیم قوربان دەی مەنزورم ئەوە سا ینی کەیف خۆشە حاڵە خۆشە چی ناوزوورەکەی من علاقم چێ برە نا قوربان مەنزورم ئەوە نا ێژم کەیف چەس ینی خۆشی حاڵت چۆنە ئەوە تۆ بە منەڵی خۆشی نا بەمەهینە ینی بە قەول خۆمان کێژم خۆشی ینی جەنابتان خاستن شکر سلامەتن کورە بابە تۆ وازدەوە بێنە تۆ پێم بڵێ بۆ لە دەرەوەی چێکی لێرە وڵا جەناب سەرگورد ئەوەی ڕاستی بێ فامیلم عفونەتی خواردگە هاتوم کەمێ سەرما خوردەکی بۆ بسێنم جافارینەوە لە بەرانیەوە علاقی بێمەوە چییە قوربان ئەوە نێژم تۆ ینی ئەوە هینە چی پێشن نەخۆشە خێزانم نەخۆشە ئێ باشە تۆ نازانی هاتنە دەرەوە مەمنوعە تۆ لەوە خەڵکی ئێرە نەبی غەریبم قوربان غەریبم نانا مەڵێ غەریبم هەمووی هەر وڵاتی خۆتە ڕۆڵە گیان بەس پێم بڵێ تو بۆ هاتی بۆ ئێرە دەی جەناب سەرگورد آخر منی هینە شەریکەتم هەست شەریکەی تیارە نەخێر قوربان شەریکەی سیارە نا تۆ چێژی شەریکەی ئەفریقی نا قوربان شەریکەت ئەها ئەوە هینەکە ئەزبەریت نا قورب جەناب سەرگورد شەریکەتم هەست شەریکەتی نانیتی ئای بەخێر نەیتەوە ئەم فرنەق ژەنگاوی کاوا خوێتەوە دەی هەر منزورم ئەوە سا دەی وەڵام منزوری میش ئەو لە شۆ ساغ نەبێ باشە بۆ جەناب سەرگورد کار کاسبیم هەست ئاخر باشە باش ئێستا هەر ئێستا لەکوێوە هاتووی ڕێک بڕۆرەوە ماڵەوە بابەجان هاتنە دەرەوە مەمنوع ئاخر ڕۆڵە تۆ تووشی ڤایرۆسەکە بیت خۆ ها بە قەچەنە ماوەتەوە دەی وەڵا ڕازێژی ئەوە منیش بە قسەی جەناب دەکەم و ئەچمە ماڵەوە دانیش هیوای سەرکەوتن بۆ ئەو شەریکە موهیمەش ئەخوازم کە بۆ هێناوی دەی خاست بەس یەک زەحمەت بکێشن کەنانەکەتان کڕی تەڕیشیکەن نانەکە تەڕکەین بەڵێ سپاس دەست و شاپتان خۆش بێت ئافرین لەشتان ساغ بێ بەڕاستی خۆش بەڕێزان خۆشەویستان هەندێکە چای بڕیوتە خۆم چای بڕیوەتە خۆم تەماعی لەوایە منش گۆرانی بڵێم ئەم کوورێ لێرەوەی پڕشی بەرمنیژەکەی خۆمەزانم لە خزمەتانان ئەوە میشەڵەسم بۆ یەک دوو بەرهەمی فۆلکلۆر لەبەرەوەی هیچی تازم ئامادە نییە تەنها ئەم شەو سپاس.
یەکە یەکە لایکە جاوە لە تەماشایە دەستێ مندا مەلی
سپاس بۆ ئێوەش سپاس بە مولایەک هەرشاد بن ژین خۆش بن خۆش بن بژین ئەزیزەکەی من بەڕێزان خۆشەویستان ئەچینەوە خزمەت کاک عەریف حەمەتاڵ لە خزمەتانە کاک عەریف حەمەتاڵ حەزەکەم مایکەکەم تەسلیم کردویت بۆ خۆت بە ئیسراحەتی خۆت یەکێ لەو مۆزیسیانە لەو ژەنیارە بەڕێزانە حەزی لە چ مقامێکە لە چ دەستگایەکە لە چ گۆرانیەکە لێرەوە داوایان لێ بکە مەقتوعەیەک عەزفێک لەو گۆرانی کە تۆ یادگاریت هەیە لەگەڵیانە داوایکە وەڵاهی من خۆ دەزانی هەر کەسە و کاری خۆی جەنابتان وەکو بە موزیک ژەنەکان کاری خۆیان لەگەڵ بەڕێستانە کە گۆرانی بێژن بیرەوەری تۆ لەگەڵ بیرەوەری من زۆر باشە بیرەوەری من ئەگەڕێمەوە بۆ گۆرانیشی تۆ ئەبێ خۆت ساڵەکەین پێ بڵێ 86 سستەرێ گەوهەرێ لەگەڵ یاڵە کاکی زەڕەنگەر باوەڕکە خۆم میلۆدەکان مۆسیقەکانی بیر نەماوە بەس گۆرانێکیان پێ بڵێ یەکیان هەڵبژێرە ژەنیارەکان گۆرانێکی زۆر شایع و ناسرا و با هیمام لێ بێ هی حەسەن زیدەک بێ هی خالقی بێت ئەخجام قوربان یەک کێشەم هەیە ئەویش کێشەی گۆرانیم هەیە کە لەبەرم نییە ینی بۆ نمونە مامۆسایی نەمەر مامۆستا حەسەن زیرەک چ گۆرانیش ئەتوانم بڵێم شەو نییە جۆ لە گۆرانیشی نەگەم یان یەکێک لە هونەرمەندانە ئێشە لە گۆرانەکانی بڵێ وەڵاهی بڵێم چی ئەنجا من خاڵە ڕەوار یەک دوو گۆرانیم لەبەرە هی گەنجێتی ناڵەشیانە. هی سەردەمی بەخوا من مامۆستا حەسەن زیرەک نایەوەرم غەدری نا دەکەم جۆ بگرە ئەخر کەریمەم لەبەر نییە با یەکتی تێ بگەین ئەی بۆ یەک دوو گۆرانی لەبەر ناڵێم نەموتۆ بێڵێ ئێ ئەو گۆرانانەی کە تۆ یادگاریت هەیە لەگەڵیانە یەکێ لەو ژەنیارانە اختیارکە بڵێ حەزم لە فڵان گۆرانی بێژە بۆی پارچێک لە مۆسیقاکە ببیستین بەو ئامێری تۆ حەزی پێێتی ئەوە ساس ئەوە کەمان ئەوە باڵەبان ئەوە سنتوریا قانون ئەوە شیبۆرد کامیانت حەز لێیە بڵێ حەزم لە تیکەیەک لەو گۆرانیە بۆی بگەڕێنەوە بە فلاشباکێ بۆ گۆرانیە باشە بێگومان پێشەنجی گۆرانی کوردی مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی زۆر زۆری بۆ کام کردووی گۆرانیان کام گۆرانیان باوەڕ کە دوێنێ شۆجۆم لە 5-6 گۆرانی گرت گەوهەرێ گەوهەرێ کام ئامێرە حەزەکەی من لی نازان بەخۆ کاک یەکێ لەو برادرانە بڵێ یەکەم کەس دووەم کەس سێم کەس بە ئاوا بێت وڵا جااو بۆ کاکە ئەو وەچی لێم ناکە کاک ڕێباز کاکە تۆ ئەو وەچی لێ بکە لە زیاتی بن چاو گەوهەرێ گەوهەرێ أمان 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 وكو كوستاني بستون دايما سارم باتما وكو كوستاني بستون دايما سارم باتما تعجب ليار دامنم والله درق من ميلي كمان يارم إجازة مدام شو مسكم أو كل مدام جوهري كان جوهري 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 حوزي
خۆشتێری لە ئاوی زمزم هاوە حەجاجی داچنا سارێ داوای ماچێکم لێ کرد وەڵڵا وەخت بوو ئابرۆم بەرێ لە شساق بێ سەرکەوتوبی ئازیزان خۆشەویستان مام هەژار لە کتێبێکە ئەڵێ ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی سیل دەبوون لە بەغداد دکتۆرەکان بۆیان دەنووسن بچنە بێیروتی پایتەختی لوبنان بۆ ئەوەی بەهۆی باسەفا و شینایی ئەو وڵاتەوە نەخۆشەکە بپەڕێنن ئێمەش لە جاتی مام هەژار دەڵێن لە ئێستادا ئەو کەسەی نەخۆشیەکی کوشندە و دەرونی هەیە دەبا بچن گوێ بدەنە میرۆدەکانی حەسەن زیرەک محەممەدی ماملێ عەلی مەردان مامۆستا مەزەری خالقی مامۆستا عەزیز شارۆخی هونەرمەندی نەمر کاک حەمەد جزار ڕەفیق چالاک حەمە ساڵا دیلان ئەحمەد شەماڵ سەلاح داوەدا باقیاتی هونەرمەندانی تری بەڕێزی دێرین و تازە نەمرەکان و مردووەکان بۆ ئومێدەی کە بتوانین ئەم شەو زیاتر لە خزمەت ئێوەیە جۆشتان بین و تان خۆشێنین دووبارە کاک حەمید بە مایکەکە هەڵگرێتەوانێ گۆرانی دووەمی خۆیمان پێشکەش کابزانین چی پێشکەشی ئێمە بینەران دەکات چاوت خۆش بێت.
بەس و دەمت خۆش دەمت خۆش دەکەم گیان سەرکەوتوی هەموو شەو دایم کاک حەمید گیان مایکال گرەوە بزانین بەڵێ هونەرمەندی نەمر کاک حەمەدزاد چییە لای تۆ وەڵاهی توانم بڵێم مەدرسێکی زۆر باشی گۆرانی و مقامات بوو من بەڕاستی بەستە و مقام بوو بۆ من چکە لە دنیای ئەوە زۆر فێری مقامات بوون فێری گۆرانی جوان بووم فێری ئەداکردن بووم پێم وا بێگەر نەتیجەکەشی دیارە الحەمدولله پەنجەمۆر و بەسمای ئەو لەسەر هونەری تۆ هەیە بەتەکید هەر لە گەرمیانی کاک حەمەدزا گوڵی هونەری لە هەولێر پشکوت بەڵێ لە سلێمانی یەکەم گۆرانی کە گوتی لە هەفتاکانە ناوەڕاست هەفتاکان بیرمانە بۆ حەسەن زیرەکی نەمری وت ئەی گوڵ تۆم بە گوڵزانی هونەرمەندەکەی پێش کوردستانی إلى آخری ئەگەر تۆ بیریشت نێت چۆن بیستت لە هەولێر ئیبرازی کرد چۆن گروپەکان پێشوازیان لە کرد مامۆستا وریا ئەحمەد و مامۆستا ڕزگار خۆشنا و کاک شێرزاد عوزەیری و هەموو ئەو هونەرمەندانی کە لە هەولێر بوون بڵێ ئەوە ڕاستی بە من حەمەدەزام ببینین دوای بڵێ ئینتیفازە بینیوە دوای ڕاپەڕین بڵێ دوای ڕاپەڕین بڵێ لە یەک دووە هەنگ لە دۆکان من ئاهەنگی بگواستنەوەجا یەک بوو لە هونەرمەندانێک یەک بوو لە هونەرمەندانێکەوە زۆر بە حەزی هەڵپەرچێ بوو بەڵێ لە یەک دوو بەخۆی پیاوێکی چۆن بوو پیاوێکی زۆر وایەتی زیری کوردی وە بڵم پیاوێکی زۆر متەوازە بە زۆر کۆمەڵایەتی بوو دایی من دەستخۆشی لەو کەسانە دەکەتکەوە من زۆر جار لە 4-5 ئاهەنگە بینیم کە دەچوومە لای بەجددی وا سرنجڕاکێش بووکەوە حەز دەکرد دایمە لە ئامێزی بگری قسەی لەگەڵ بکەیت ینی وا سەر بەرزی دەکردی تەژیعی دەکردیکەوە کەسێکی زۆر دیار بوو حەمەدەجار کە لە هەولێر بوو ئیتر ئەو برادرێک کە لەگەڵ مەکاگدری سەر جیرانێ بۆ دیار لە کاتی خۆی لە هەولێر لە سەیداوە دانیشتووە بەڵێ هەتا شایەتی لە سیارەکەشی پێدا گوتی وەزم لادێکی زەردیشی هەبوو کاتێکەوە لە هەولێر لە هەولێر نەمبینی وە کۆی لە هەولێر من نەمبینی بەڵام بەو دوایە من بینیم بەجددی بەس من لەگەڵ محەممەدەزا گریاوە بەڕاستی بێت بڵێ ڕاستەکەی لەگەڵ مەقامەکانی بەڕێزان خۆشەویستان بۆ یادەوەری بۆ بیرهێنانەوەی هەموو لایەک وە بۆ بیستینە و ئەم نەوەی نوێ ئەم نەوەی کە ئێستا لە ژیانان کە مێژوو لەسەر دەستی ئەوان ئەنووسرێتەوانێ ئەوانە توان گۆڕانکاری بکەن لە ژیانە کە دەڵم نەوەی نوێ لە هونەرمەند لە داهێنەر لە شاعیر لە ئەکتەر لە ڕۆشنبیر لە هەموو بوارەکانی ژیانە حەمەدەزاش کەسێک بوو کۆ کەسانەی کە مێژووی گەران بە کۆی گشتی ئاماژە بە ڕاستیەکەکەن کە دژی ئەو کولتور و نەریتەن کە لە پندێکی کوردیا دەڵێ بەرد لە جێی خۆی سەنگینە ئەو لە چوارچێوەی ئەو کولتور و پەندە کوردیان مۆزارت کەسێکی نەمسایی بوو کەسێکی خۆڕسک بوو کە خۆی پێگەیان لە هەموو نەمسا خەمخۆرێک دڵسۆزێکی نەبوو لە دەرەوەی نەمسا واتە لە وڵاتانی ئەوروپا ئیبرازی کرد زۆر جار زۆر شەو لە کۆشی شاهانەیە ژەنیار بوو بە پیانۆ و بە کەماندەی ژەن هاوڕەکانی لە باتی تەرجیع تانیان دەکردیان گوت ئەو قاتە جلەی وەردەگرتووە لە بەخششی هونەرەکەتە قاتەکەت ڕەنگا و ڕەنگە چاکەتەکە نوعەکە و پانتۆڵەکە نوعەکە ئەوش لە وڵامە دەیگوت ئەمنیش مۆسیقای ڕەنگا و ڕەنگم ژەنیوە ئەمنیش پرۆڤەم کردو بۆ خۆم ویستوم بە 15 نەمرێت دواتر وای لێ دێت ئەو مۆزاردەی کە ئێستاش گۆڕی ونە گۆڕی نادیارە دەچیتە ئەڵەمانیا و نەمسا دەچیتە هۆتێلە کولتورەکان تەنانەت ئیسیکانی چاخواردنەوە قاپی زەڵاتە و قاپی ناخواردن ڕسمی مۆزارد و کەمانێکی لەسرە حەسەن زیرەک وێڵگەرد و ئاوار بواتە سلەیمانی لە سلەیمانیەوە چۆ بەغدا لە بەغدا لە ئوتێلەکان ئیشی کرد دواتر کوردێکی ڕۆشنبیری باشوور لە ئوتێلەکە ئەیناسێ و حەز بە توانەکانی دەکات پشتگیری دەکات بۆ ڕادیۆی کوردی لە بەغدا
کە کۆمەڵە گۆرانی بە دوو خۆناخوێت تۆمار دەکات گۆرانەکانی 53 لەگەڵ 56 حەسن زیرەک کە زۆر شایع و عیان و مەشهورن گۆرانی لە پێشدا کەژ و کەژاڵێ هەیدێ دەبڵم بێ کۆمەڵە گۆرانی ئەم کولتور و نەریتە هەر ئاسیا و ئەوروپای نەگرت توانێ چارلی چاپلن کە لەدایکبووی لەندەنی پایتەختی ئینگلتەرایە بەریتانیا گۆڵی شوورەی لە سینەمای هۆلیودی ئەمریکای براز دەکات یعنی پێتان سیر نەبێت هیچ هونەرمەندێ لە زێد و نیشتیمانی خۆیە ئەو سەخل و سەنگەی نییە لەبەرەوە بەداخەوە کورد لە مێژەوتێتی گەڵی دوور دەرمانە حەمەدزاش کەسێک بوو لەو کەسانی لە دەرەوەی زێد و بشکە و لانکو و شاری خۆی ئیبرازی کرد لەو تراژیادیەوە گەڕێن لە تراژیادەکەەوە گەڕێنەوە بۆ کاکفەرەدون تراژیدیا بەسە ئەمانەوێ زەردەخەنە بخێن سەر لێوەکانتان ئەڵێن کاکفەرەدون بە ئیشتیغای خۆت بە ئارزی خۆت ئێمە کات بینین زەردەخەنێت سەر لێومان بەبێ ئەوەی قسە بکەیت بەڵێ بۆ خۆت کەڕە ناو مۆزوعێک کە من نەمان بیست بێت ئاشنا نەبین پێی بەڵێ من سەرەتاکە چوومە سەر شانۆی یەکەم کارم تاوان بۆ مای مانگێک نمایشمان کرد لە هۆڵی فارابی هەبوو لەسەرەوە ئەو وەختە داری تاپۆ بوو هۆڵەکە ئایدی و پیانەوت هۆڵی فارابی یەکەم ئەرزم بوو بچمە سەر مەسرحومان ئەو ڕۆژەی کە یەکەم ڕۆژم بوو لە ماڵەوە بە ڕیمەکان هەبوو نیوڕیم بچووکەکان نیوڕیم کەوانتەری عادی بەڵێ لە کەوانتەری عادی جەمیداچ هەر ئەوە بوو بەڵێ بەوە تا ماڵمان لە بەختیاری بووە تا گەشت بە هۆڵی فارابی لە خەسەخانی پیانە و تعلیمیەکە ئەمەی خۆمان تا گەشت مەقاعەکە زۆرم پێچوو بەڕاستی ترێ چاڕێی من بوون تەلەفۆن و شتیواش نەبوو نۆرماڵیشمان نەبوو لامو موقی فێوەستا منیش هەر دڵم تەبتەبلێ ئەیا و یەکەم ڕۆژمە و یەکەم ئەرزە بچمە سەر مەسرح مەسرحەکە باسی لە هەندەرانە کرد شتێکی وا بوو ناوەکەیم بریچێتەوە زۆر بوو کوڕێک بوو من ئەچم بۆ خارج بەڕێ قاچاق و دواتر کەسوکارەکە چاڕێوەکەن یعنی داهات شتێکیان بۆ بنێرێتەوە و لە وەزە ناخۆشە نەجاتیان بە وەڵحاڵ من تا گەشت مەقاعەکە ئەوان لەوێ چاوەڕێی من بوون بەڕاستی هەریان و نەهات ینی خەمیان بوو نەچم بەڕاستی منیش تاخیر بووم بوو ئیترەوە دەوری 5 دقە 7 دقەیەک لە کاتی خۆی دواکەوتم بەڕاستی منیش کە چوومە ئەوێ جلەکانم حازر بوو وتیان بڕۆ ئەبوا لە ناو جمهورەوە بەهاتمایە چکە بڵێن خاڵم و دایکم و باوکم دانیشتون لەسەر مەسرح باسی منەکەن ئەڵێن کاکەمە گەشتێک و هەردەنگی نەبوو کاکە کەس خەبەرێکی ناو ئەمانە کوورە بابەوە گەشتۆتە شوێنی خۆی و ئینشەڵا شتێکیشمان پارە بۆ نێرێتەوە ئیتر من تاخیر بووم بەڕاستی جلەکانم لێوێ دانابوو بەس لە پرۆڤایە کوڕێکمان لەگەڵا بەرەویت تخوا کوڕێکی خزمم حەزی لە هینە چاودێری هۆڵ بابێت لە قاعەکە بۆستی هەن خەڵک دانیشێنێ دڵی پێخۆشە حەزەکە لێوە و بێتە ناو مەسرحەوە پیان و تو باشە بیەنە سبێنێ بیەنە منیش کە چووم نەمزانی بیرم چوو بۆ لە تاو خۆم کە ئەویش لەوێ لە ناو قاعەکەوە ساوە کە چووم جلەکانیان لە دەرگای دوا بۆ حازر کردم بەبێ لە ناو جمهورەوە داخڵ بووم ئیتر مەسرحەکە کە من چووم دەسی پێکرد کە زانیان من هاتمە تا خۆم گۆڕی مەسرحی دەسی پێکرد ئەو حەزێ ئەوان حیوار ئەڵێن و منیش داخڵە بم لە ناو جمهورەوە چوزانم ئەو کوڕی چاودێرە هاتووە هەر بیریەوەم هەر نەبوو ئەویش نەیزانی کە من ممەسیل و لە ناو خەڵکەوە داخڵە بم وەڵا چوومە ئەوێ گوێم لێ بوو حیوارەکەیتر لەوێ کە ئەزانم لەکوێ دوخولی خۆمە منیش گۆڵە پشتێکم پێ و جانتایەک و چڵکن و قژم تۆ زەهین بوو تێک چووە وتی بابە کارزانەوە تا ئێستا لە وێنان ئیشەکە و ئەمانە وتیان دەی خێری پێ منیش هاوارم کردوتم خاڵە دایکە باوکەوەتام هاتمەوە وەڵاو کوڕش چاودێرەکە یەکدانی کێشا بەسە سم ماوتی وەرە بۆ چۆکورە نەڕۆی داشە منیش وتم هینە بۆی خۆم تێک نێم بە کابرام بوو دوتم چاودێرەکە دایکم باوکم خاڵم چاوەڕێی منەکەن وتی چاڵتەچەت دانیشە لێ ناچێ هاتی لاچە ئیتر هین بوو تێک چوو شتەکە تێگەی ئەوان لەسەر مەسرح تێک چوون و ئاوایانە کردیان نەزانی چی بکەین ئینارە کوژایەوە ئینارە کوژاکی هاو پەلی پیاکردیان کاکە تۆ بڕۆ بۆ ماڵەوە وەڵای تری عادەمان کردەوە وای زانی کەسێکی غەریبەمە لە خۆم هاتووم نەیزانی مەسرح چیە وەڵای ئیتر ئەوم یەکەم جار ئەوم بەسەر هاو من یەکشی زۆر سەریعم بیرکەوتەوە ساڵی 82 شانۆگەری تەنەکە عرض کرا
یەکێک لە ئەکتەرەکان لە ناو جمهورەوە هاو منیش ئەوم نەئەزانی کە ئەکتەرەوەی هەیە لە ناو جمهورەوە خۆزانی سەردەمی زوڵم و زۆری بەعز تر خۆش دەزانی تا دووانە یعنی لە ئەو لە ئیعدادی سلێمانی شانۆگەرەکە دەست بدایەت کە دەست پێکە تا خەلیڵێکی مڵکەکەی ئەفرۆشیە ئەوڵی فرۆشم لێ فرۆشم نەرمین خانی خۆمان لە ناو جمهورەوەیە دەستەکە بە هاوراوار ئەڵە من ئەرزی خۆمە و نایفرۆشم کاگمی دیا لەگەڵ وتی ئەرزی خۆمە و نایفرۆشم مەسام ڕابکرد گرتی بۆ چۆتم قلیشایەوە گرۆتی با بۆ ئەکتەرەکەی نەرمی قادر ئەو یەکەم جارم بینم ئەکتەر لە ناو جمهورە بچێت سەر مەسرح کە کردی بە هاتوو هاوار و فەرتەنەوەرە ویستم ڕاکەم گرتمی بۆ چۆ بەدانیشە حیامان ببە ئەو ئەکتەرەکە یەکێتە سەر بەدەستەکە یادی بەخێر لێرەوە عەرزی احترامانێ بۆ خاتوون نەرمی قادر ئێمە پێشەوەی پرسا لە کاکە حمەتاڵ بکەین لە کاک هادی مەحموو کە بزانین چالاکیەکانی چییە و نەرەکانی چییە بەرنامەکانی چییە بەرهەمەکانی چییە ئەچین لای کاک دێرگەرمیانی پێڵن کاک دێر جەنابەت لە ماوەیە ئاهەنگێک کردووە ئاهەنگی هاوسەرگیری بەڵێ وازم پێشان توێڵی شۆفڵی نازانم شتێکی وان بیستووە ئەگەر ئەوە باسی بکەیت بەم بگەڕێتەوە بۆ خۆشەفڵیش پارەی چاک پێیاکات خراپ نییە بەخوا ئەمە بیستووە من ئەوە بەسەراتێک بژێڕام ئەوە کاتی زوو لە ساڵانی 2000 بڵێن 9 دەوانە ئاهەنگی بگواستنەوە بوو ئیتر زۆر جار ئێمە 2 سەعات و نیوێ کافیە وەڵە زیاتر خەڵک بێزارە پێویستی ناکە خەڵک لێت بێزار بی زیاتر ئەمیش طبیعەتێکمێ قەت لە ئاهەنگی بگواستنەوەکان قەت پرسم نەکردووە کەی خلاصیکەم هەر خۆم کۆتاییم پێێناوە ئیتر ڕۆژێکیان لە یەک لە هۆڵەکانی هەولێر ئاهەنگی بگواستنەوە هەموو زاوەکان خۆشەویستیت کە خۆ تەواو کردووە هەموو زاوەکان وەڵا ئیتر بەر لە ئاهەنگکە تەواو بێ هێشتا مۆزیک بوو ئەمش ڕاتچوومە دەور لە دەرگای برایەکەی زاوەتی بۆ چۆ گوتم کاکە تەواو گوتی گوت کاکە 2 ساعتی گوت کاکە خۆی مە شۆفەرمان نینەوە بە ساعتی ئافرین بەڕێزان هەر ئەم هونەرمەندە بەڕێزە کاک لێرگەرمیانی بزانین بەرهەمی ئێستای چییە پێشەشمانکە و بە خۆشحاڵیەوە گوێی بۆ ڕادێرین بسوي بخان هي كيدي بريوا قد فريش فيصل بابان هي زردي خور بيوان درقادا بخار وشو بدي بو ماليوا درقادا بخار وشو بدي بو ماليوا هي براينك روجيروناك شوي بخان هي اللي بواب الشيء روجيروناك شوي بخان هي اللي بواب الشيء هي مسوي بابا هي كيدي مريوا مسوي بخان هي كيدي مريوا ما فريش فيصل باوان هي زردي خور بيوا درقادا بخوازيزم من ديمبو ماليوا درقادا بخباوان من ديمبو ماليوا بسوي بخان هي
نزيق دبيوا أقر ميل بسوي بخان هي نزيق دبيوا شو لباوش تسوي بخان هروج بكموا شو لباوش تسوي بخان هروج بكموا بسوي بباوا هي كيدي بريوا بسوي بخان هي كيدي بريوا مفريش بس الباوان هي زندق والبيوان درقادا بقهر وشو من ديبو ماليوا درقادا بقهر وشو من ديبو ماليوا دستم نفوش بنازة بعدي دستم نفوش بنازة إيش خيد وساوي مستمر مدقر الربازة إيش خيد وساوي مستمر مدقر الربازة كنو درمني رجلي للدقر الربازة وجدي مردم لي نبريني للدقر الربازة وجدي مردم لي نبريني نبوش البنازة سيوان مدارة وارم نقري الربازة وبيداوي مشارة ونبوش البنازة وبيداوي مشارة ونقري الربازة هاي بعدي نستمروي لنستمر نقري الربازة بعدي نستمروي لنستمر نبوش البنازة يشميد وساوي مستمر نقري الربازة يشميد وساوي مستمر نبوش يمانا دەمت خۆش بێ ئەو بەڕێزانەش لە شان ساق بێ گوڵی هەڵپەرچەی ئەستێرە ئازیزان خۆشەویستان بەرنامەکە تا ئێستا بەردەوامە حەز دەکەم لە خیلالی چەند سانیەیەکە بە کاکدێر بڵێم کۆچی ناوەدەی کاک سابیر کوردستانی چی لای تۆ بەجێشت بەجددی ئەو کاتێکەوە من زانیم هونەرمەندی گەورە سابیر کوردستانی کۆچی دوایی کرد زۆر ناخۆش بوو لە بۆی بە حکمیەوەی کەوە نەخۆشیەکە بەربڵاو بوو خەڵکەکی وا لە دوایی نەبوو کەەوە هیچیان بۆی نەکرد ئێمە لەمە ڕاستیمیانە نەبووین ئێمە نەبووین کەسی هونەرمەندانیش نەیانتوان هاوڕە نزیکی هونەرمەندان بوو بەتایبەتی ئێوە کەوا واکو بڵێم لە جیلی ئێوە بوو بەداخەوە نەتەوانتوانی ئامادە من ئایا زۆر لەبەر نەخۆشیەکە بوو حتمما نەخۆشیەکە کەرەنتینە بوو یاساکانی کەدا ڕێژرا بووکەوە خەڵک نەدەتوانیەوە بی بەجددی ناخۆ یەک ئەو سابیر کوردستان یەک ئیسماعیل سابووری کە بینیمکەوە جەنازەکەی بینی لە مزگەوتێکە بەجددی ینی هاتیمە و قەنەعاتە لەو وڵاتی خۆمان هونەرمەند زۆر بێ قەدرا ئەو کاتێکەوە دەمبرن هەندێک شتی بۆ دەکەن هیچ ئەو ئەواشی بۆشی دەکەن هیچی فایدەیەکی بۆ مێدی خوا من لێرە دەنگی ئێوە ژەگەێنمە گوێی بەرپرسان و میری دەوڵەت ئەو خەونەی ئەحمەدی خانی زیندە بە چاڵی کرد ئێمە ممارەسەیەکەین هیوادارنی خەونەکەی بێتە دی ئەحمەدی خانی دەگەڕا بە شوێن ئاڵایەکی کوردیە لە ژێریە ئەدەبەکەی
ئاراستەکا و پیادەیکە گەر بۆ مەشهەب وایە خێ و سەردار بەخشندە و ژیر و زیت و وشیار ژەنجی لە ڕەنگی مەسڕی بە بەرهەمی ئێمەی بەدڵ کڕی بە ئێستا منیش لە نێوێ ژەوانان ئاڵام دەشەکا لە ئاسمانان ئەو حکمی کوردی نەبینی بەداخەوە ئێمە دەیبینین بانگەواز بۆ هەر سێ سەرۆکایەتێکە ئاگاتان لە ڕۆشنبیری و ئەدەب و هونەر بێت ئەم سێت شەبکە لە بواری کۆمەڵایەتیە شوناس و ناسنامەی هەر گەلێکن لە جیهانە کاک حەمید عوسمان مەرجی ناوادەی کاک عەتا چاوشین دای تۆ چی بەجێهێشت وەڵاهی بە هەواڵەکەی تەبان هەمومان خەمبار و بێتاقەت و ئەوە بووین بەڵام وەکو کاک دێر فەرمووی بەهۆی ئەوە نەماتوانی بەشدار بکەین بەشداری بین لە پرسە و کۆچی دوایەکەیە بەڵام ئەو هونەرمەندە گەورەی کە عەتا چاوشین یەک دنیا تێکستی جوان و یەک دنیا ئاوازی جوانی بەجێهێشت کاک سابیری شەروەها بەتەئکید هەردووکیان بەتەئکید بەداخەوە ڕۆحیان شاد بێ ئینشاءالله ئێمە نابێت ژیان ناوەستێت بەتاکید ژیان ناوەستێت لە باتیەوان خزمەتیش بکەین ئینشاءالله ژیان بەرخودانە تێکۆشانە ژیان هێرش بردنە بۆ سەر سەنگەری نەهامەتی دەبێت نەهامەتی تێک بشکێت سەربازێک دەمرێت ئاڵاکە ناکەوێت سەربازی دووەم هەڵی دەگرێت سەربازی دووەم شەهید دەبێت ئاڵاکە ناکەوێت سەربازی سێم ئیلا ئاخری ئەمانەی ماکەکە بینە دەست کاک هادی مەحموود بزانین بە خێرایی چالاکیە هونەرەکانی خۆی ئەژمارکە وڵی لە ڕاستیە کاک میدیا منەمەوێت لە ڕێم تەلەڤیزۆنە جوانەوە تەلەڤیزۆنی دیمەن ئەمەوێ بڵێم واپیئێنەی نەسیەم ساڵی بەرنامەکەمان بەرنامەی مقۆمقۆ ئێمە وەک تیپی هونەری زەنێ خۆمان ئەناسێنین ئەم تیپی هونەری زەنەیە بەڕاستی کاری زۆر جوان و ناوازەمان زەنێ تیپیمە بەس لە چێ بۆ بینەران بە ئاشکرا بێ وشەی زەنێ وشەی زەنێ لە ڕاستیە هینێکی لێکەمەوە ئێستا عرستانەکەم تیپی هونەری زەنێ لە کارەکانی خۆیان دیارترین کاری کە کردوێتی بەرنامەی مقۆمقۆیە کەوا بۆ خۆشبەختانە پێ ئەنێتە سێم ساڵیەوە و بینەرێکی زۆر باش و جددیمان هەیە لەو بازارڕ خەڵک یعنی بەڕاستی دەستخۆشیمان لی ئەکە ئەو بۆ ئێمە سەرۆتێکی زۆر گەورەیە هەر لە پاڵ مقۆمقۆیە ئەم ڕەمەزانی ڕابردوو سی زنجیرە درامای جوانمان بە ناوی تازەباوە کرد بۆ کەناڵی ئەسمانی کوردستان هەروەها زنجیرە درامایەکمان بە ناوی ئاسەوارەوە کرد هەر وەک تیپی هونەری زەنێ بۆ کەناڵی ئاسمانی سپێدا ئیشتەڵا چاوەڕێی تەلەڤیزۆنی دیمەنیشین کە قۆڵی لێ هەڵماڵن ئێمە وەک تیپی هونەری زەنێ یەک مەهاممان هەیە بەڕاستی ئەمانەوێت کاری ڕەسەنی کوردی چۆن گۆرانی بێژە ڕەسەنەکان هەیە گۆرانی ڕەسەنی کوردی هەیە بە هەمان شێوە دراما و تەنزی ڕەسەنیش هەیە کە بەداخەوە لە ڕێی یەکدوو دراما و لە ڕووی یەکدوو بەرنامی بەناو تەنزەوە بەڕاستی ئەم کاروانی هونەری کوردیە لە ڤارگۆنەکەی دەرچووە ئێمە ئەمانەیە لە ئاراستە لای یا بەڵێ بەڕاستی بەداخەوە بە ناوی کۆمەڵێ ناوەوە خەتاکەی پێششکارای بینەرە قوربان لە تەلەڤیزۆنەکە کە عەرزیەکە خەتابارە هەتا بینەر خەتای نییە بینەر ڕخنی گرتو توێتی ئەم ئیشە کوردی نییە ئیتر ئەوێت بە ناوی کۆمەڵی مستەڵەحی ئەم لاولاوە بەڵام بەڕاستی خەتای سەرەکی یەکەم ئەو کەسەیە کە ئەوە ئەکڕێ کاک فەریدون اینجا ئەمەوێ بەوە قسەکە تەواو بکەم ئیشەڵا تیپی هونەری زەنێ بەردەوام ئەبێ لە کارەکانی و لێشتان ناشارمەوە تەماعی شانۆشمان هەیە و بەڵام کێوێک لە پشت ئەم تیپەوەیە کە بەڕاستی ئەو کێوە لە ناو بابیلۆنایە بێگومان تیپی هونەری زەنێ پاڵپشتی معنەوی و هەموو جۆرە پاڵپشتیەکی کۆمپانیای بابیلۆنە بە خۆشبەختانە و کێوێکیش لە ناو کۆمپانیای بابیلۆنە کە ناوی عەبدولغەفار عەبدوڵایە خوا لێمان نەسەنێ بەڕاستی من ئەرکی سەرشانی خۆمە بە چاک بڵێم چاک و بە خراپ بڵێم خراپ کاک عەبدولغەفار تا یەکێکە لەو کەسانی کە بیری بێتم لە سەدا سەد نیەتی ژێڕانەوەی ڕەسەنایەتیە بۆ نێو درامای کوردی لە خەمخوارەکانی ئەدەب و هونەر و ڕەشنبیری کوردی بەڵێ زۆر بەڵام با بێنەوە سەر زەنێ زنە هەیە زەنێ هەیە زەن هەیە ئەم زەنەیە حەزەکەین ئێمە شوبینەرانیش پێ ئاشنابین بە کورتی زەنێ لە ئینەکەی هەژاری مکوریانیە بەڕاستی دۆزیمانێتەوە چشتی مجێورنا هەنبانەبۆرینە لە هەنبانەبۆرینە دۆزراوەتەوە بەڕاستی ئەم دۆزینەوەی ئەم ناوە خاوەنەکەی کاک عەبدولغەفار عەبدوڵایە یعنی بەڕاستی هەموو شتەکان ئەوە یعنی من یەکشتم لێری زۆر بە بچووکی گڵێم زۆر بە کورتی گڵێم ڕۆژێکیان هەر ئەلم ماوەی پێشوەیە وتم حاجی وتی ئاوتم ئەوە
جگە لەم پەرداخانە ئاوی دەبنیە توی بۆ تۆ حەزی ئاوی دەبێ وتم بڵێ یەک سیانی لە دیەوە یەک سیاری نرد بۆ شوێنێکی دوو دەبە ئاوی وێنە غەفار سپاس کاک هادیجان نمونە زیابێ کاک فەرودین جان کاک فەرودین زۆر کۆمێدی دیاری زۆر من زۆرە لەگەڵ هادیشا یەکتان گرتووە دوانەیەکی لێک دانەبراون گەورە بم لەگەڵەوە یشکەم لەگەر کاک فەریدون عەفوم کا بەڕاستی چەتری من و کاک فەریدونیش کاک مستەفا ئەحمەد غەدری لێ نەکەیت لێرە چاوی کاک مستەفا ماچەکەین هیوادارین تەمەنی درێژ بێ لەگەڵ ئاغا و لەگەڵ هاوڕەکانە لەگەڵ کابڵای عوسمان ساڵحەکە پێڵن عەبەی تەمە ئەبەی تەمە خاڵ عەبە عەبەی تەمە کوا تەمتەمە وەڵا کاک میدیا من بیرە خستمەوە من یەکێ لەوانەی کە پاڵپشتمەوە دایمە تێبینیم ئاەتێ سەنجماتێک خاڵە عەبەیە بەڕاستی لەر شوێنە بیبینم لە بازار یەم ئەڵێم ئەلەوەرە ئەڵەم چی ئەڵێم شۆ ئەوم بینیەوە ئەوم بینیەوە یان کە زۆر جا شانۆگەریم کردووە هاتووە دەستخۆشی لێ کردوم بردومێتێ ئەولاوە ئەمەمەکەوم کە زۆر ئیسفادەم لێ کردو یەکێکە لە کۆڵەکەکانی پشتی من خاڵە عەبە چای ماجەکەم یای تەمە درێژی بۆ سڵامان هەیە لێرە بۆی عەرزی ئەحترام بۆ کابڵا و عەبڵای تەمە بەڕاستی ئەوانە ئەکتەری ڕۆژگارە ڕەشسپیەکان بوون تەلەڤیزیۆن ڕەشسپی کاڵم ڕۆژگارە ڕەشسپیەکان بەڕاستی ئەلوان نەبوو لە ژیانی ئێمە ئازادی نەبوو بە هیچ نوعی دەربڕین نەبوو ئێستاش ئەگەر ئازادی هەبێت کەم و کوڕشیە بێت زۆر جیاوازترە لە ڕۆژگاری ڕابردوو ئێمە لە سەردەمێکە ئەژین سانسۆر لەسەر فکر و ئایدیانی ڕەنگە سانسۆر لەسەر جۆری هونەرەکە هەبێت بەڵام هیوادارین هەموو شتەکان بێتەوە سەر ڕێڕەوی خۆی بە ئاراستەیەکی خۆیان بڕوات ماوە تۆ بڵێن ئەو بینەرە بە ڕێزانە ئەم شەو کەسێری تەلەڤیزیۆنی دیمە نەکەن چاوەڕێەکەنەڵن ئاخۆ ئەم سێ هونەرمەندە بڵێ بەیەکۆ گۆرانێک بڵێن ئێمە ژەڵێن بەڵێ ئەگەر دوو کەس بە پێڵن دوێت بەس نازانم بە سێ کەس دەڵن چی سوێتی پێڵن چی پێڵن ستریۆ بەڵێ تریۆ ینی سیانی ینی سریجی ناکە سناکات سریجی بەڵێ باشە ئێمە بەو مستەڵەت حازەیە ئەو ببرێتەوە ئێمە گۆرانێک بە سێ قۆڵی ئەڵێن هیوادارین ئەمە گوێزەبانەی دوامین زەماوەندی ئەم شەومان بێت ئیشەڵا بە ئومێدی خوا بەدڵی هەموو لایەکە بێت دوای ئەم گۆرانیە دێنە کۆتایی لەم پرۆگرامە بۆ ئومێدەی توانی بێتمان ئەگەر ئاسوودەش نەبوو بێتن توانی بتوان ئێوەمان غایب کردبێت لە مەئاسات و معانات و لە ئازارەکانی ڕۆژگارێکی ناهەموار و سەختی کۆی ژیان لە کۆی گشتی هەموو جیهانە هەتا بەرنامەیەکی تر و دیدارێکتر بەخوای گەورتانە سپێرین هەمووتان تەمەنی نوحتانە بێ خواتان لەگەڵ شەوتان شاد بێت دەی خۆشەویستان بە گروپی مۆسیقا ئامادە بێ و گروپی هەڵپەرچێ دەست بەکار بن بۆ کۆتا گۆرانی ئەم پرۆگرامە
شو بقرج ليلي وجوبك الساوى ليل 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 براو ليل السبع قلدا قلبي بلشت ديدي بروا ما طلعنا قلبي بانا اشتري بالسبع نونا اري لي 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 ليل برانا مريا اري لي 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 ليل برانا مريا كيف بلش جوا وانا شوق رانا قريا كلا بري لي جوا شو ارام قريا كلا